سڵاوتان لەبێت هەڵبەت لە چوارچێوەی بردومانە بەردەوامەکان و ئۆپەراسیۆنە بەردەوامەکانی دەوڵەتی تورکیا لە ناو خاکی هەرێمی کوردستان دیارە ماوەی 2 هەفتەیەک دەبێت کە دەوڵەتی تورکیا ئۆپەراسیۆنێکی نوێی سەربازی لە ناو خاکی هەرێمی کوردستاندا جێبەجێ دەکات و ئەنجام دەدات. لە چوارچێوەی ئەم ئۆپەراسیۆنەدا دیارە دەرکردنی گوندنشینان هەروەها دانانی بازگە کە هەر هاوڵاتێک بەناو بازگەکەی دەوڵەتی تورکیادا تێپەڕێت داوای نازنامەی عراقی لێ دەکەن و پشکنین بۆ نازنامەکەی دەکرێت و اینجا ڕێگەی تێپەڕبوون لە بازگەکەیدا پێ دەدەن. هەروەها چۆڵکردنی گوندەکان لەلایەن دانیشتوانەوە بردومانکردن و سوتانی بەشێک لە دار و درەختەکانی گوندەکان لە چوارچێوەی ئەنجامدانی ئەم ئۆپەراسیۆنە نوێی سەربازی تورکیادایە کەمە بە شێوەیەکی گشتینیکەرانی زۆری هاوڵاتیانی لێکەوتۆ. زانیاری زیاتر لەسەر ئەم بابەتە وەردەگرم لە گەڵ میوانەکەم قسە دەکەم. جەبار یاوەر شارەزای بواری سەربازی و ئەمنی کاک جەبار سڵاوت لێبێ ئەم کاتت باشە گەربەی تێرە و سپاس دەکەم. هەروەکو ئاماژەم پێکرد ئۆپەراسیۆنێکی نوێی سەربازی دەوڵەتی تورکیا لە ناو خاکی هەرێمی کوردستاندا ئەنجام دەدرێت. بەڕێستان بەردەوام لە لێدوانە ڕۆژنامە نووسەکانتاندا باز لەوە دەکەن کە ئەگەر بێت و بەربەو لەشکرکێشی دەوڵەتی تورکیا لە ناو خاکی هەرێمی کوردستاندا نەگیرێت ئەو مەترسی گەورە چاوەڕێی هەرێمی کوردستان دەکات. بە ئەنجامدانی ئەم ئۆپەراسیۆنە دەوڵەتی تورکیا ئامانجەکەی بپێکێت ئەو مەترسیانە چین کە ڕوو لە هەرێمی کوردستان دەکات دەتوانم ئەوەت لێ بپرسم. دیارە بە بڵێن لە سوسیال میدیا باس بە لە ئۆپەراسیۆنێکی نوێ خۆی ئەسڵەن هەر ئۆپەراسیۆن بە بەردەوامی هەیە. طبعاً ئۆپەراسیۆنێکی پێڵەن پێشتر پیان نەگوت چنگ قفڵ لە 2021 دەست پێ کردووە. بەڵام ئەم پاش ئەو ئۆپەراسیۆنە هێزێکی زۆری تورکیا جێگیر بووە لە ناو خاکی عێراق کە لە هەرێمی کوردستاندا کە نزیکەی زیاتر لە 80 سەربازگە و بنکەی سەربازیە لە ناو خاکی هەرێم بە قوڵایی هەندێکی 10 کیلۆمەتر تا قوڵای 40 کیلۆمەتر و بە درێژایی سنووری تورکیا نزیکەی 200 کیلۆمەتر. ئەمە هەموو بنکەی سەربازین. جاران بۆ پەیوەندی بە منکە سەربازیە و لەلایەن هێزەکانی تورکیاوە ئاسمانیان بەکارهێنا وەکو هێلیکۆپتەر بۆ ناردنی خواردن پێویستی چەک و تەقەمەنی ئەوانە. بەڵام ئێستا ڕێگایان کردوێتەوە. ئێستا لە سنووری تورکیاوە کۆمەڵێکی زۆر ڕێگا کراوەتەوە. ڕاستەوخۆ ئەوان هاموشۆکەن لە تورکیا بەبێ ئیزن وەرگرتن نە لە حکوومەتی عێراق نە لە حکوومەتی هەرێمی کوردستان و دێن من کە سەربازەکانی خۆیان. ئەمەی ئێستا کە هەیە بەڵێ لە ضمنی یعنی ئەتوانم بڵێم لە زنجیرەی ئۆپەراسیۆنەکانی چنگی قوفڵە. بەڵام دایمەن ئەوان لە زستانان زۆربەی ئۆپەراسیۆنەکانیان سڕەکەن چونکە سەختە و ناوچانە شاخاویە زۆربەی بە فڕێگانەدا. بەڵام لە کاتی هاوین و لە کاتی لە دوای بەهارەوەی تر لە هاوینەوە دەست دەکەن بە ئۆپەراسیۆن. ئێستا ئەم جوبنجۆڵەی کە هەیە ئەوان نیازی بێگومان ئۆپەراسیۆنێکیان هەیە بۆ ناوچەکانی شاخی مەتین لەگەڵ شاخەکانی تر لەو ناوچەیە. لەبەرەوەی گرنگیکی زۆر ئەدەن بەو ناوچانەی کە بەتایبەتی سەر بە قەزای باتیڤایە بەتایبەتی ناوچەکانی کانیماسی ناوچەکانی شیلادزێ. ئەم ناوچانە بۆ ئەوان گرنگە لەبەرەوە کۆمەڵێکی شاخ لەو منتەقانە زۆر بەرز هەیە. تا ئێستا بنکە و بارگاکانی هێزەکانی پێکەکەی لێیە و ئەوان بە مەترسیکی گەورەی ئەزانن و نزیک سنووری تورکیایە. لەبەرەوەی دەیانەوەی پێگەی تری سەربازی لەو ناوچانە دامەزرێنن. لەبەرەوەی ئەو جموجۆڵە تازەیان دەستی پێکردەوە لە دوێنی شەوشەوە فڕۆکە جەنگەکانیان بەچڕی بردومانی ناوچەی مەتین دەکەن. ئەم هێزەی کە جێگیر بووە خۆی لە سەربازگەیەکی گەورەیە لە مێژە هەیە یعنی لە نزیکی کانیماسیە و لە ناوچەی بەرواری باڵایە بە تایبەتی لە بناری شاخی مەتینە هێزەکانیان لەوێ کۆکردێتەوە. لەبەرەوەی ئاسایی ئەوان زوو ئاڵەگۆڕ بە هێزەکانیان دەکەن هێزی زیاد دێنن هێز دەبنەوە ئیتر لە کاتی ئۆپەراسیۆنە بڵێن چەکی قورس ئێنن بۆ ناوچانە کە ئەو لە راپۆرتەکان باسی تانکەکە. من وەکو شارەزایەکی بواری سەربازی تانک بۆ شەڕی شاخ بە کەڵک نایە. زۆربەی ئەمانە زری پۆشن یعنی بە شێوازی تانکن بۆ ئەوەی بتوانن بە ئاسانی ئۆپەراسیۆنەکانیان لەو ناوچانە ئەنجامدەن. بێگومان کە ئەڵێن بازگەدا ئەنێن و پرسیارەکەن ئەوان هێزەکانی تورکیا لەو ناوچانەی کە جێگیر بوون کە باسم کرد لە درێژایی 200 کیلۆمەتری سنووری تورکیا عێراق لە ناو خاکی هەرێمی کوردستان هیچ گوندێکی لە سنووری بڵاوبوونەوەی هێزەکانی ئەوان نەماوە. هەر هەموو چۆڵ بووە. لەبەرەوەی یەکەم نایەڵن هاوڵاتی لەو ناوچانە ببێ. دووەمیش هەر هاوڵاتیەکان لەبەر شەڕ
لەبەر ژیانی خۆیان گوندەکانیان چۆڵەکەن چونکە ناتوانن لە ناوچەیەک بژین کە بەردەوامی شەڕیتایە لەبەرەوەی ئێستا لەو ناوچانە بە سەتان گوند چۆڵ بووە زۆر دار و درەختی گوندەکان سوتاون یان ینی بڕاون لە کاتی بردومانە زۆر بینایی پردە خەستەخانەیە کارەبایە ئەوانە هەمووی وێران بوون ئەو ناوچانن تەنانەت مەڕدار ناتوانێت لە کاتی هاوینان بڕە بۆ لە وەرگەکانی خۆیان لەوێ ئەوانش قەدەغە کراوە کە بڕۆن بۆ شوۆنەکانی خۆیان بێگومان تو باسی مەترسیت کرد بوونی ئەو شەڕ و شۆڕە مەترسیکی زۆر گەورەیە لەسەر ئاسایشی هەرێمی کوردستان بە بەردەوامی لەو سنوورانە چونکە ئێستا تورکیا تەنیا ئۆپەراسیۆنەکانی لەسەر سنووری تورکیا عێراق نییە لە ناو خاکی هەرێم بەڵکو لەسەر سنوورەکانی ئێران عێراقیش هەیە لە ناو خاکی هەرێمی کوردستان زۆر جار هەیە فڕۆکەی جەنگی و فڕۆکەی بێفڕۆکەوانی تورکیا دێت لە ناوچەکانی قەندیل کە خسەر بە ناوچەی قەڵازیە و پیشدەڕۆڕانیە بە ناوچەکانی سۆران حاجعۆمەران پێنجوێن هەڵەبجا ناوچەکانی کەرکووک ناوچەکانی کفری ئەم ناوچانە هەموو بردومانەکە زۆر جار هەیە ناو سلێمانی مەسەڵەن فڕۆکەخانەی مەدەنی سەرشاخی گۆیژا سەرڕێی دووکان ئەمانە هەمویان کردەی پرۆسەی سەربازیان تێ ئەنجام دراوە لەلایەن فڕۆکەی بێفڕۆکەوان و 24 ساعت فڕۆکەی بێفڕۆکەوان لەو ناوچە لەبەرەوەی بێگومان هەموو ئەم سنوورانە بوونەتە شەڕگە و ئەم شەڕگانە بوونەتە مەترسیەکی گەورە لەسەر سەقامگیر بوونی ئاسایش لە هەرێمی کوردستان و هەڕەشەیەکی گەورەن لەسەر ئاسایشی هەرێمی کوردستان تەنانەت لەو راپۆرتانی کە ڕێکخراوێکی ئەمریکیە کە پێڵەن ڕێکخراوی ئاشتی جیهانی سیپیت ئەوان باس لەوە دەکەن ئەگەر هێزەکانی تورکیا هاتنە شاخی مەتین و شاخەکانی تری نزیک ناوچەی بامەڕنی ئەوە ئەو کاتە نزیکی 70 تا 75 لە سەتا ناوچەی جوگرافی سەر بەدۆک هەموو ئەکەوێتە ژێر کۆنتترۆڵی ئەو هێزانی تورکیا بێگومان ئەمە مەترسیکی گەورەیە ئەمە زەرزیانێکی لە هاوڵاتیان ئەدا لە مەسلەی گەشتیاری ئەدا بۆ چکەوە ناوچەی گەشتیاریە لە گشت و کاڵ ئەدا چکەوە ناوچەیە کە هەمووی بڵێندار و درەخت و شتی میوە و شتی تر لەو گوندانەدا هەیە. وەکو باسمان کرد جگە لەو ئۆپەراسیۆنە بەردەوامانی خۆشت باس دەکەی بەردەوام تورکیا ئۆپەراسیۆنی هەیە لە ناوخاکی هەرێمی کوردستاندا و ئەوەی کە جێگەی نیگەرانی هاوڵاتیانە و بەردەوام گفتوگۆی لەسەر دەکرێت و چاودێرانی سیاسیش بەردەوام باسی لێوە دەکەن بێدەنگی هەردوو حکوومەتی هەرێمی کوردستان و عێراقا ئەگەر باز لەوە بکەین کە حکوومەتی عێراق باشە بۆی دانی حکوومەتی هەرێمی کوردستان کە بێدەنگە حکوومەتی عێراق هیچ ڕێکەوتنێکی ئەمنی هەیە لە چوارچێوە ڕێکەوتنی ئەمنی تورکیا و عێراقدا کە بێدەنگی هەڵبژێرە بەرامبەر ئەو ئۆپەراسیۆنە بەردەوامانە چونکە خۆشت ئاماژەت پێکرد بەپێی ئەو داتا و راپۆرتانی کە ڕێکخراوی سیپیتی ئەمریکی بڵاوی دەکاتەوە ئەگەر بێت و ئێستش باست کرد چۆ ئەم ئۆپەراسیۆنانەی ئەم ئۆپەراسیۆنە تازەی وڵاتی تورکیا سەر بگرێت لە سەدا 70 بۆ 75 حکوومەتی هەرێم سنووری دەسەڵاتی خۆی لەدەستدا لەو ناوچەیە بێدەنگی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق بۆ بێدەنگن بۆ تا ئێستا لە دوانێکی فەرمیان دێ لەم بارەیەوە طبعا خۆی ئەوە جێی سەرنجە ئەو جێی یاین زۆر جار هەیە بە تایبەتی بێدەنگبوونی عێراق وەکو دەوڵەتێک چونکە بە حەقیقەت بەپێی دەستوری دەوڵەتی فیدراڵی عێراق پاراستنی سنووری وشکانی و سنووری ئاوی و ئاسمان ئەمە ئەرکێکی دەوڵەتی فیدراڵیە و ئێستش بە فعلی ئەو هێزانەی لەسەر سنوورن سنووری عێراق تورکیا لە هەرێمی کوردستان سنووری ئێران تورکیا لە هەرێمی کوردستان سنووری سووریا بڵێن عێراق لە هەرێمی کوردستان هەموو هێزی پۆلیسی سەربەرفەرماندەیی یەکی پاسەوانی سنووری سەر بە وەزارەی ناوخۆی عێراقن یعنی نزیکەی 10,000 ئەفسەر و پلەدار لە پۆلیسی پاسەوانی سنوور لە 4 لیوان کە بڵاوەیان پێکراوە لە سەرتاسەری سنوورەکانی عێراق تورکیا کە نزیکەی 300 کیلۆمەتر تا 350 کیلۆمەترە لەگەڵ نزیکەی 650 کیلۆمەتر سنووری ئێران کە ئەکەوێتە ناوچەی هەرێمی کوردستان هەمووی هێزی عێراقین و دووەم ئاماری ئەو ئۆپەراسیۆنانە و ئەو بردومانانەی لەلایەنی تۆپخانە لەلایەنی
فڕۆکەی بێ فڕۆکەوان لەلایەن فڕۆکەی جەنگی ڕۆژانە ئەدرێتە وەزارەی بەرگری عێراق لەلایەنی ئەم هێزانەی سەرسنوور بە ئیحداسیاتەوە ئەدرێت بە زەرر و زیانەکانەوە ئەدرێتە وەزارەی بەرگری وەزارەی ناوخۆی عێراق فەرماندەی ئۆپراسیۆن ناوبەشەکانی عێراق و ئەچێتە بەردەم فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانی عێراق کە محەممەد شەیع سوودانیە کە سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراقا باشە ئەو هەموو دام و دەستگای عێراقیە سەربازی و ئەمنی و ناوخۆ و فەرماندەی ئۆپەراسیۆن و سەرۆکی ئەنجومەنی وەزیران و پەرلەمانی عێراق بۆ هیچ کەسێک دەنگی لێوە نایە بۆ هیچ کەسێک بەیاننامەیەک دەرناکە بۆ هیچ کەسێک بەدەنگەوە لەسەر سەروەری خاکی عێراق طبعا ئەمە بە پێی قانونی نێودەوڵەتی پێشێلکردنی سەروەری عێراقە عێراق بەردەوام ئەڵێن ئێمە هیچ ڕێکەوتنێکمان نییە لەگەڵ تورکیا کە ڕێی بدەین وەزیری دەرەوەی عێراق وای گوتووە بەیاننامەی دەرکرد بڵێن سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانی عێراق واڵێن فەرماندەی ئۆپەراسیۆن ناوبەشەکانی عێراق واڵێن سوپاسالاری عێراق واڵێ وەزیری بەرگری واڵێ سەرۆکی دەستگای ئازایش نیشتیمانی هەموویان ئەڵێن ئێمە هیچ ڕێکەوتنێکمان نییە کە ڕێگا بدەین هێزەکانی تورکیا بێنە ناو خاکی عێراق و ئۆپەراسیۆن ئەنجام بدەن یعنی هاتنی ئەوان ئەمە بە پێی یاسا پێشێلکردنی سەروەری یا بڵێن خاکی عێراقا و پێشێلکردنی پەیمانە نێودەوڵەتیەکانە لە نێوان وڵاتانی دنیا چونکە نەبەس هاتنیان کە من باسم کرد نزیکەیە 80 بنکەی سەربازیان هەیە ئێستا سەربازگەی گەورە و بنکەیان هەیە ئەگەر ئامارەکان سیر بکەین ئامارەکان ئێستا ئەو ئامارانەی پاسەوانی سنوور یاداشتیان کردو و ئەیدەن بە عێراق لەم 6 مانگەی ڕابردوو لە 200 جار پرۆسەی سەربازی هێزی بێگانە لە ئاسمان و ئەرزی عێراقدا لە هەرێمی کوردستان 198 تورکیا بووە پار ساڵی 2023 لە بە هەمان شێواز لە 543 پرۆسەی سەربازی ئاسمانی و ئەرزی بێگانە هێزی بێگانە لە عێراق 540 یانی تورکیا بووە لە ساڵی 2022 بە هەمان شێواز لە 644 پرۆسەی سەربازی ئاسمانی و ئەرزی لە خاکی عێراقدا لە هەرێمی کوردستان 641 تورکیا بووە ئی باشەوە هەموو خەڵکەیە لەسەر یەک جار پێشێلکاری شەڕ دروست دەبێت لە نێوان وڵاتانی دنیا ئێ باشە نە شکایەتێکی نێودەوڵەتی هەیە لەلایەن عێراقەوە لە ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی نە بەیاننامەیەکی پەرلەمان هەیە نە داواکاریەکی پەرلەمان هەیە نە داواکاریەکی وەزارەی بەرگری عێراق هەیە ئەمە گومان ئەخاتە سەر ئەوەیە کە ژێر بە ژێر ئەگەر ڕێکەوتنیش نەبێ بە شێوازێکی فەرمی لێک تێگەیشتنێک هەیە کە عێراق بێدەنگ بێ هۆکاری بێدەنگبوونی عێراقیش ئەگەڕێتەوە بۆ ئەوەیە کە تورکیا کۆمەڵکی کارتی فشاری هەیە لەسەر عێراق کارتی ئاوی هەیە عێراق پێویستی بە ئاوی تورکیایە چونکە ئێستا کێشەی گەورەی عێراق بە بیابانبوونی عەرزەکانی عێراقا کە پێویستی بۆ ئاوانەی دجلە و فراتە کە بۆی دێت دووەم مەسەلەی ڕۆشتنی نەوتە ئەو بۆڕیانی کە ئەڕۆن بۆ نەوتی کەرکووک و نەوتی کوردستانە بن بۆ مینای جیهان عێراق پێویستی بە پارەیە ئەوێ ئەو کێشە چارەسەر بکات کە ئێستا بۆڕێکان وەستاون و نەوت ناڕوە کێشەی ئەو ڕێگایی هاوڕشمیەی کە باسی یەکەن کە لە بەسڵاوە تاکو تورکیا ئەڕوە کە عێراق پشتی پێ بە سۆک و شادەمارێکی ئابووری گەورە بۆ عێراق چونکە تورکیا بەشدارە لەبەر ئەم کارتە فشارانەی تورکیا و لەبەر هەموو کێشەکانی عێراق وای لاتو عێراق بێدەنگی هەڵوژاردۆ بەرامبەر ئەم هەموو پرۆسە سەربازیەی پێشێلکردنی خاکی خۆی و بوونی هێزی چەکداری وڵاتێکی تر لە خاکەکەی خۆی بینەوە سەر هەرێم بەشێکی لە دەوڵەتی فیدرالی عێراقە نە لە ڕووی قانونی و ئەتوانێ نە شکایەت بکە نە ئەتوانێ ڕاستە و خۆ گفتوگۆ لەگەڵ تورکیا بکە چونکە مافی ئەوەی نییە ئەمە بابەتێکی سیادیە نەوەکو هێزی چەکداریش هەرێم توانای بەرەنگاربوونەوەی یان ڕاگررتنی هێزێکی گەورەی وەکو تورکیا کە ئەندامێکی ناتۆیە بۆ هەموو امکانیەتە ئاسمانی و ئەرزیەتی لەوێ و بیانی و تورکیا مەسەلەکە بوونی هێزەکانی پێکەکەیە ئەگەر بینە سەر واقع من هەموو جاری واڵێم ئەوەی تورکیا ئەکا پێشێلکردنی سیادەی عێراقا و کارێکی ناڕەوایە و دش بە یاساکانی نێودەوڵەتیە بەڵام لە بەرامبەرشدا بە حەقیقەت ئەگەر بینە سەر واقع ئەو شەڕەی ئەو پەلاماردانانەی هێزەکانی پێکەکەش هێزە چەکدارەکانی پێکەکە لە خاکی عێراقەوە دش بە تورکیا ئەو ئەکەوتە قاڵبێکی ئەوەیە کە نابێت دوو دەوڵەت جیرانی یەک بن و
شەڕیشیان نەبێ بەڵام کۆمەڵێکی هێزی چەکداریشە بێ پەلاماری وڵاتەکەی تر بدا. یعنی هەردوو بابەتەکە لە ڕووی قانونیەوە ناقانونین. ڕای ئێمە هەموو جاری هەرێمی کوردستان و ڕای منیش ئەوەیە، یعنی هەموو جاری کە باسی یەکەم نە تورکیا توانوێتی لە ماوەی زیاتر لە 40 ساڵ بەو هەموو چەک و تەقەمەنیە بەو هەموو زەرە زیانە گیانیە پەکەکە لە ناوبەرێ و نە پەکەکەش بەو چەکە گەیشتۆتە ئامانجی خۆی. ئێستا پرۆسەیەکی لە هەموو دنیا پرۆسەی خەباتی پەرلەمانی هەیە، خەباتی سیاسی هەیە، خەباتی مەدەنی هەیە. یعنی دەشێت ئێمە پەرە ئەوان پەرە بەو خەباتە بدەن و یان دەشێت گفتوگۆ لەگەڵ یەکا بکەن وەکو ئەو ساڵانەی کە پێشتر گفتوگۆیان کرد. لەبەرەوەیە بە حەقیقەت من بە خۆمەوە کوڕەئی شەخسی خۆم ئێستاش نە حکوومەتی تورکیا ئەتوانێ پەکەکە هێزەکانی پەکەکە بەو شێوازە 1000 ئۆپەراسیۆنتر بکات لە ناوبەرێ و نە پەکەکەش ئەتوانێ بە 1000 چالاکی ڕۆژانەش بگاتە مافەکانی خۆی. ئەبێت لە کۆتاییدا هەر بگەنە ئەوەیە کە بڕوایان بە گفتوگۆی ڕاستەوخۆ و بە خەباتی مەدەنیانە هەبێت. کۆتا پرسیارم بۆ بەڕێزتەوە دەبێت باست لە بوونی پەکەکە کرد لە ناو خاکی هەرێمی کوردستاندا. یەکێک لەو سزایانەی کە تورکیا کردوێتی بە بیان و بۆ ڕاگررتنی گەشتە ئاسمانەکانی لەگەڵ فڕۆکەخانەی نەدەوڵەتی سلێمانی بوونی هێزی پەکەکەیە لەو دەوروبەرە و بە دیاریکراویش هاوکاریکردنی یەکێتی نیشتیمانی کوردستانە لە ڕووی بابەتی ئەمنی درۆنە، بابەتی کەلوپەلی سەربازیە، هەم بۆ ڕۆژاوە هەم بۆ پەکەکە. ئەمە تا چەند ڕاستە ئەم سزایانە ڕۆژ بە ڕۆژ درێژ دەکرێنەوە لەسەر فڕۆکەخانەی نەدەوڵەتی سلێمانی؟ لەم سزایانەی و دەوڵەتی تورکیا چەندین کۆمپانی گەشت و گوزار زیانی بەرکەوتووە، هاوڵاتیان لێرەوە کە بیانەوە سەفەری وڵاتی تورکیا کەنیان بۆ دەرەوە بە پێچانەوە لە فڕۆکەخانەی نەدەوڵەتی سلێمانی هەولێرەوە سەردان دەکەن. جاری ئەم بیانوانەی بۆ ڕاگررتنی گەشتی هەموو فڕۆکەخانەکان بۆ فڕۆکەخانەی سلێمانی لە تورکیاوە یان ئەو سزادانەی کە ئەکرێ بیانوویەکی بێبنەمایە. لە بەرچی یەکەم پەکەکە وەکو باسم کرد لە سنوورەکانی عێراق، تورکیا و عێراق ئێرانە کە ئەم سنوورانە ئەرکی حکوومەتی فیدراڵی عێراقا بیبارێزێ، دەبا بڕۆ سزای عێراق بدە. یعنی ئەرکی عێراقە خۆی سنوورەکانی خۆی بپارێزە و نەیەڵێ پەکێکە خۆی لەو سنوورانە بێ. کە زۆر جارش هەیە باس لەوە دەکەن کە پێکەکە بوونی لە شنگال بە تێکەڵاویە لەگەڵ هێزەکانی حەشدی شەعبی و هێزەکانی سوپا و هێزەکانی پۆلیس و بە ئاشکرا لەو ناوچانە هەیە. یعنی بە علمی عێراق بە زانینی عێراق کە ئەوانە هەیە. ئەوە یەکێکیان. یعنی بڵێن یەکێتی خۆی نەچۆ پەکەکە بێنی لەسەر سنووردایان بۆی بەکار بهێنرێن بۆ دژی تورکیا. ئەمە یەکێکیان. دووەمیان زۆربەی ئەو شەڕەی کە ئەکرێ لە نێوانی سوپای تورکیا و لەگەڵ هێزەکانی چەکدارەکانی پێکەکە لە ناوچەی سنوورەکانی تورکیا عێراقە کە هیچی ناکەوتە سنووری سلێمانیەوە، هەمووی لە سنووری دۆکە زیاتر. یعنی لەو ناوچان ئێستا شەڕەکان هەموو لەو ناوچەیە. باشە بۆ سزای ئەوێش نادرێ، ینی بۆ بە سزای ئێرە ئەدرێ سزای ئەوێ نادرێ. خۆف لێرە بەڵێ هەیە، لێرە شەرعی بە هەمان شێواز لەسەر سنوورەکانی عێراق ئێران کە ئەکەوێتە ئەم منتەقەی ئێستا پەکەکە بەرە ئەو ناوچانەش هاتووە، لە قەڵازی هەیە، لە قەندیل هەیە، بەڵام ئەمانە بە ڕەزامەندی و بە ئارەزووی یەکێتی نەبووە، تەنانەت بە ڕەزامەندی و ئارەزووی حکوومەتی هەرێم و پارتی دیموکراتیش نەبووە. ئەمانە هەر هەبووە. ئەم بارەگایانە پێکەکە لە ساڵەکانی لە ساڵەکانی هەشتاکانی سەدەی پێشووە لەو ناوچانەیە و لەوەیە. یعنی ئەو کاتە بە ڕێکەوتنی عێراق تورکیا ئێرانیش ئەویست ئەو ناوچانە کۆنتڕۆڵکەڵ نەیانتوانیوە. یعنی ئەمەش بیانوویەکی بڵێن بێ بنەمایە. جگە لەوەش مەسەلەکە ئەوەیە باس لەوە کە گوایە لێرە یەکێتی هاوکاری پەکەکە بەهێنانی چەک و تەخەمە. باشە جارێک فڕۆکەخانەی سلێمانی هەموو زۆربەی فەرمانبەرەکانی سەر بە وەزارەتی ناوخۆی عێراقن، ئەوانەی ئیقامە و ئەوانەی کە هینی پاسپۆرت دەبینن، یعنی لەگەژێر کۆنتڕۆڵی عێراقایە. باشە عێراق چۆن قبوڵ دەکات فڕۆکەی بێت باری چەکی پێبێ؟ ئەسڵەن خۆی عێراق قبوڵ ناکات یەک پارچە چەک بۆ هەرێمی کوردستان بێت، چۆن قبوڵ دەکات بۆ سلێمانی بێ؟ دووەم ئەو باسی ئەوە دەکاڵێ
چەکی دژە ئاسمانی بۆ هێنا و درۆن ئەسڵەن لە عێراقدا چەکی دژە ئاسمانی نییە ئێستا سیستەمی چەکی دژە ئاسمانی نییە یان هەرێمی کوردستان خۆی نیتی سیستەمی چەکی ئاسمانی یان درۆنی نییە چۆن دێهێنی ئەیداتە تورکیا یعنی ئەیداتە پێکەکە هێزەکانی پێکەکە لەبەر ئەمەیە بە حەقیقەت ئەمەش بیانوویەکی بێبنەمایە بۆ ئەو زادانم لێرەدا فشارەکە بۆ ئەوەیە حقیقت بۆ ئەوەی یەکێتی هەماهەنگ و هاوکار بێ بۆی هەم لە ڕووی هەواڵگیریەوە دژی هێزەکانی پێکەکە هەم ئەگەر بکرێ لە ڕووی سەربازیەوە یعنی لەگەڵە و بە حقیقت نەیەکێتی و نەپارتی و نەحکومەتی یاریەم هیچ مەسلحاتێکیان نییە بکەونە شەڕێکەوە کە هیچ پەیوەندێکی بەوانەوە نییە ئەمە ململانەیەکە لە نێوانی هێزی ئۆپۆزیسیۆنی تورکیا لەگەڵ تورکیایە یعنی ئەم حکومەتی هەرێم یان پارتی یەکێتی بۆ بکەونە ئەو شەڕەوە کە هیچ پەیوەندی بە خۆیانەوە نییە ئێمە خوازیاری شەڕ نەمێنی خوازیارین بە ئاشتی ئەم کێشەیە چارەسەر بێ نامانەوێ ببینە بەشێک لەم شەڕای لەو ململانیە ئەو شەڕە لەبەرەوەیە بەڕاستی ئەمانە هەمویان بێ بنەمان من یەک شتێکی ئضافاکەم باسی مەسەلەی پەرلەمانی عێراق دوێنی هەواڵێکم بیست بە حەقیقەت کە وازانم بڵێن فراکسیۆنی یەکێتی لە پەرلەمانی عێراق داوا لە عێراقی کردووە بە ڕەسمی کە هەڵوێستێ بێ ئەوان شتێکی باشە من بەڕای من هەموو فراکسیۆنە کوردیەکان بەڕاستی داوا لە عێراق بکەن تەدەخل بکە بۆی ئەم کێشەیە چارەسەر بکە چونکە زەرمەندی یەکەم خەڵکی کوردستان و بەتایبەتی ئەو هاوڵاتیانەی کە لە سنوورەکاندا دەژین و وەزعی هەرێمی کوردستان تێک چووە بەهۆی ئەم شەڕە بەردەوامەیەوە ئەبێ حکومەتی هەرێمیش داوا لە حکومەتی عێراق بکە دەبێنن پێشەوە بە ئەم کێشەیە لەگەڵ تورکیا چارەسەر بکە بە تەواوەتی یان لەگەڵ پێکێکە دانیشن حکومەتی عێراق بۆ ئەوەی کە چۆن توانرا هێزەکانی ئۆپۆزیسیۆنی ئێران لەسەر سنوورەکان بکشێن و ئیتر هیچ چالاکیەکی سەربازیان نەوێ لە دیوی ئێراندا بێن لەگەڵ هێزەکانی پەکەکەش ئەو ڕێکەوتنە بکەن و لەگەڵ تورکیاش بە هەمان شێواز ئەو ڕێکەوتنە بکەن بۆی هەم ئەو هێزانە لە ناو خاکی عێراق لە هەرێمی کوردستان دەمێن هەم ئەم شەڕ و شۆڕە لە کۆڵمان بێتەوە